ئایا و کەسەی چووە تاران پوتن بوو یان هاوشێوەکەی پوتن؟ کەسێک چەند ڕۆژێک بەرلێسا سەردانی تارانی کردو لەگەڵ سەرکردەکانی ئێران و سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان کۆبەوە. رووسیاوای نیشاندا کە ئەو کەسە ڤڵادیمیر پوتنە، بەڵام جوڵە و هەڵسوکەوتەکانی گومانی دروست کردووە. پاسەوە دەکرێت ئەو کەسە هاوشێوەکەی پوتنە، نەک خودی پوتن. سڵاوتان لێبێ، لەگەڵ هێوی بن پێتانەڵێین ئەو کەسەی لە جێگەی پوتن چووە کۆبوونەوە لەگەڵ سەرکردەکانی ئێران و تورکیا کێ بوو؟ کاتێک یەکێتی سۆڤێت لە ساڵی 1945 خەریک بوو بەرلینی پایتەختی ئەڵمانیا بگرێت، ئەڵمانیا تۆمارێکی ڤیدیۆی ئەدۆلف هیتلەری لە کاتی ئامادەبوونی لە نمایشێکی سەربازی بڵاو کردەوە. لە تۆمارەکەدا هیتلەر ڕابەری ئەو کاتی ئەڵمانیای نازی هێز و دەسەڵاتی فەرمانڕەوایی خۆی پیشاندا. بەڵام دوای 25 ساڵ دەرکەوت بەشێک لە تۆمارە ڤیدیۆیەکە بڕدراوە و بەمەبەست لابراوە. کۆپیەک لە ڤیدیۆکە با دەستکاری نەکراوی لە نێو تاقیگەیەکی فلم لە ڕۆژاوی ئەڵمانیا دۆزرایەوە. لە نێو ڤیدیۆ دەستکاری نەکراوەکەدا لاوازی هیتلەر دەرکەوت و نهێنێکی نەزانراوی تێدا بوو. لە کاتی تەوقەکردن لەگەڵ سەربازانی ئەڵمانیا هیتلەر دەستی چەپی دەلەرزێت و لە پشتیەوە دایناوە. ئاشکرا بوو هیتلەر نەخۆشە و تووشی پارکینسۆن بووە. نەخۆشی پارکینسۆن دەبێتە هۆی لەرزینی ئەندامەکانی لەش کە زیاتر لە بەساڵاتواندا دەردەکەوێت. بەهۆی ئەم نەخۆشیەوە ناڕێکیت لە مێشکدا ڕوو دەدات و دەبێتە هۆی ناڕێکوپێکی لە ڕۆیشتن و جوڵەی لەش. ئەم نەخۆشیە هۆکارێک بوو بۆ ئەوەی هیتلەر لە هەمان ساڵی بڵاوبوونەوەی تۆمارە ڤیدیۆیەکەدا کۆتایی بە ژیانی خۆی دەنێت. ئێستا دۆخی تەندروستی ڤڵادیمیر پوتن گومانی لەسەرا. هەر لە دەستپێکی هێرشەکانی سوپای رووسیا بۆ سەر ئۆکراین قسە لەبارەی ناجێگیربوونی تەندروستی پوتنەوە دەکرێت و گوایە پوتن تووشی شێرپەنجە بووە. دوای ئەوەی سەرۆکی رووسیا لە کاتی نمایشی ڕێڕسمێکی سەربازیدا پێی خۆیدا دەپۆشێت ئەو قسە و دەنگۆیانە زیاتر بوون. کەناڵی جەنەرال SVR کە بە کەناڵێکی دژە پوتن ناسراوە دەڵێت بۆ ئەوەی وان نیشان بدرێت کە تەندروستی سەرۆکی رووسیا جێگیرە، هەندێک ڤیدیۆی پوتن لە کاتی ئیمزاکردن و لە کۆبوونەوەکاندا نیشان دەدرێت. لە ڕاستیدا ئەو ڤیدیۆیانە پێشتر تۆمارکراون و نوێنین. گوایە چەند کەسێک کە هاوشێوەی سەرۆکی رووسیان ئامادەکراون بۆ ئەو کاتەی کە نەشتەرگەری ژێرپەنجە بۆ پوتن دەکرێت. گومان دەکرێت ئەو کەسەش کە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی تارانی کرد یەکێک بێت لە هاوشێوەکانی پوتن. ڕۆژنامەی سەنی بەریتانی نووسیوێتی پوتن لە کاتی سەردانیکردنی تاران و کۆبوونەوەی لەگەڵ هاوتا ئێرانیەکەی زۆر چالاکتر و بەجوڵەتر بووە لە ئاستی ئاسایی خۆی. هەر لەبارەی سەردانەکەی پوتن بۆ ئێران کریلۆیا بودانۆف سەرۆکی دەستگای زانیاری ئۆکراین دەڵێت جوڵە و چالاکی پوتن لەو دیدارەدا ناسایی بوو. ئەو پیاوەی لە ڤیدیۆکەدا دەبینرا ڤڵادیمیر پوتن نەبوو. سەرنج بدەنە کاتی دابەزینی پوتن لە فڕۆکەکەی. ئەرێ ئەو پوتن بوو؟ بەیت شێوەیەک ئەو نەبوو. بەپێی راپۆرتێکی ماڵپەڕی پڕۆکێتی ڕووسیەکێک لەو پزیشکانی کە چارەسەری پزیشکی بۆ پوتن دابین کردووە یوگنی سیلڤانۆڤا کە پزیشکێکی ناوداری پسپۆری بواری شێرپەنجەی ڕژێنی دەرەقیە. بۆ یەکمان دەکرێت پوتن تووشی شێرپەنجە بوو بێت. من هێڤیم، هاوشێوەم نییە.